شهيد مالك أحمد علي قنبر. شهيد مالك أحمد علي قنبر لسال 1948 لناوچەی کفاح لە شارە بەغدا هاتەسە دنیا. خوێنینە سەرەتایی و ناوەندی و ئامادەیی تەمام کرد. خوێنینە زانکۆیش تەمام کرد و باوەڕنامەی بەکەلۆریۆس لە یاسا وەرگرت و لە بوارە پیشەگەی خۆی کار کرد. شهید مالک لە 1983 وتهمة انتماء را حزب الشيوعي لا لەگەن دەسەڵاتەی لە ڕژیمە وەرینە بەعەس دەستگیر کریا و هەر لە هەمان ڕۆژ دەستگیرکردنی دریا لە سێدانە.